دوایین ئامادەکاری یانەی هەولێرە بۆ بەهێزترین ڕوبەڕووبوونەوەی ئەم وەرزەی بەرامبەر شۆڕتەی پێشەنگ کابڕیارە لە کاتژمێر 6 ئێواری ڕۆژی یەکشەممە لە یاریەکانی هەفتەی 22 خولی نایبی عێراق یاریگای فرانسۆ هەیری ببێتە شوێنی بێگەیشتنی هەردوویانە. تاکەیانە لەم وەرزە لە کۆی 23 یاری لە شۆڕتەی بردبێتەوە هەولێر بووە لە نێو ئەم یاریگایە کەوا توانی پێشەنجی خولی نایبی عێراقی لێ جام بکاتە دەرەوە بە لێدانەکانی یەکلاکەرەوە لە خاڵی سزا. ئێستاش ئامادەکاری دەکات شۆڕتە لە خول تووشی یەکەم شکست بکات. چەندە ئێمە لە ڕووی دەرونیەوە تا ئێستا لە ئاستێکی مستەقڕی باش داین بە تەواوی لە ڕووی دەرونیەوە جێگیرە یاریزانەکانمان جگە لەوەی کە دوو ئیسابەمان هەیە شوان مامە و بیلالن بەڵام ئەوە ئینشاءڵڵا کاریگەرێکی وای نابێت لەسەر تیپەکەمان چکە یاریزانی باشتر و چاکترمان هەیە لەو مەرکەزانە. تیپی شۆڕتەش وەکو باقی تیپەکانی دیوایە لای ئێمە هیچ جیاوازیەکی نیە تەنها ڕەنگە و متەسەدر بێتن ئەمە حساب و کتابێکی جیاوازتری بۆ دەکەن. یانی هەولێر بۆ ئەم یاریە لە توانەکانی شوان مامە و بیلال ساڵح بەهۆی پێکانەوە بێبەش دەبێت. هەولێر لەم وەرزەی خولی نایبی عێراق لە کۆی 21 یاری 25 خاڵی کۆ کردوتەوە لە خانەی 11مە و شۆڕتەش بە جیاوازی 14 خاڵ لەگەڵ نزیکترین ڕکابەری لە پێشەنگە. خۆ دەزانیەوەتی کاپتن زار هاتووە تیپەکەوان بە شێوەیەکی جیاواز گۆڕاوە تاقیکردنەوەکە قڕز دەبیتن بەس یارزانەکانمان باش خۆیان ئامادەکردی هەر چۆمێتن بتوانین سێ خاڵ یارەکە بەدەست بێن دڵی هاندەران خۆش بکەین. ڕاستە ئێمە پێکانمان هەیە یعنی لە توانەکانی شوامامۆ بێبەش دەین بەڵام ئیشاڵڵا نابێتە یعنی کەلێنی گەورە لە بۆ تیپەکەمان ئیشاڵڵا هەر چۆن بێتن بتوانین سێ خاڵەکە بەدەست بێن. بەردەوام ڕوبەڕووبوونەوەی سەوزپۆشانی پایتەختی عێراق و زەردپۆشانی پایتەختی کوردستان بەهێزی زۆری بەخۆیەوە بینیوە. مێژووی ڕوبەڕووبوونەوەی هەردوویانش پێمان دەڵێت شۆڕتە 28 سەرکەوتنی تۆمار کردووە و هەولێر 11 برنەوە و 7 یاریش یەکسان بوونە. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێام هەولێر.